بەڕاستی شتێکی ناخۆشە و هەروەها عنی سنوورێک کە ئێمە لێ دەژین هیچ پەیوەندی بە وڵاتی ترەوە نەبێ خاکی خۆمان بێ چکان دەبێ دەوڵەتێکی تر نەتوانێت بێ بە حوڕیەتی خۆی بێ ئەوەی ئێمە ینی بڕیاری ئەوەی بدەین کە ڕازین ئەو بێ ئێمە تۆپبارانکە بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە و خەڵکی فەقیر خەڵکی هەژار ئەمە دەبینە قوربانی میلەتی نەتەوەی کورد دەبێتە قوربانی ئەو کەسانی کە لەسەرەوەن هیچ باکێکیان پێ نییە چکاتی ئەگە ئەوانیش قسەیەکی لەسەرکەن و یعنی لەگەڵوان ڕای خۆیان دەرببڕن بڵێن ئێمە ڕازینین ئەو کاتی ئەو خەڵکە فەقیرەش نابێتە قوربانی هەڵبەت ئەوانیش ڕێکەوتنیان لەگەڵەیە چکاتی ئەگە ئەوان ڕای خۆیان بڵێن ئێمە ڕازینین ئەوانیش هەڵوێستێکیان دەبێ بەرامبەر بەوەی بە زیارە ئەوان باکیان خەڵکەکەنی و هەر خەڵکە فەقیرەکەی دەبێتە قوربانی بۆیە ئەوانیش وا دەکەن دەنا ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی هەبێ بەرامبەر بەوەی تۆپباران ناکەن بەرامبەر بە میلەتی کورد خەڵکی فەقیر ناکەنە قوربانی ئەو کاتێ ئەو خەڵکەش ئاواوانێک نابێت ئاوارە و سەرگەردان نابێت بە گوندەکان چۆڵ دەکرێت بەڕاستی لە ڕووی هەموو شتێکەوە دوا دەکەوین لە ڕووی هەر هەموو شتێکەوە چکە لەوانەیە ئێستاکەنی ئەمە لە ڕووی هێندێک شتەوە دۆڵەمەند بین بەڵام لەوانەیە لە ڕووی هێندێک شتەوە فەقیر بین هێندێک شتەیە لە لادەیەکانەوە دێ بۆ شار لەوانەیە ئەو کاتێ ئەو شتانە نێن لەوانەیە زۆر شتەیە بۆ نمونە میوەیە هێندێک سامانی مەڕووماڵات ئەو شتانە لەوانەیە ئەو کاتی لە زۆر شتی بێبەش بکرین وەڵایی دەبێت حکومەت دەم بکات چونکە ئێستا ئێمە کوردینە خەڵکی کوردی لە شوێنان دەژیات بەس ئەوە بێ پەرسیارەتی حکومەتە کە ناتە دەنگ دنیا بە خاکە ئێمە بەپیتە بۆ ێوا دەکەن بەس حکومەتەکەی ئێمەش دیارە قسەی ناکە نازانم بۆ کارەکەی چێ بەس دەبا قسەی کرد بەهات پات دەنگ چونکە خاکی ئێمە بەپیتەوە هەر بۆ کوردی تاژێ ئێمە کوردین بیرکردنەوەی خراپیشان بەرامبەر ئێمە دروست کردووە خەڵکانی ئێستا ئەوان وەزانین ئێمە بە دژی ئەوانی باز ئێمە دژی کەس نینە ئێستا تورکەکان سەیرەکەی دەڵێ کورد دژمنمانە نازانم ئەو کارە بۆچی دروست بووە ئەو بیرکردنەوە وەڵا ڕاستی وایە بۆ کارێک وایە سەوای لە هاتووە خەڵکان شاخکان بەزی دەڵن گوندەکانی خۆیان بەزی دەڵن لە ترسیەوە بەردومانانە زیانی بۆ خەڵکی ئاسایی هەیە باڵێ ڕوناز ئیسماعیل موالید من 1993 ساڵ